ئەرێ ژنێ گیانە پیاوەکە ژنێ لە دوێنێ ڕات و هەدەرێ مەوزوعەک هەیە زۆر میمە پێ دەرێ مەتا ئێستا بە منت نەگۆ کوڕە چنیە چنیە کوچنی ئەیاوان ئەتو ئەو ڕۆژ نەچوێ دەوامی لە سبەینێ ڕاش ئەو ماڕێ خاوێن دەکەیەوە کوڕە ماندوو بم ئیجازە مەرگریستم هێندێک ئیسراحەت بکەم لە ماڵێ زانیم زانیم ئەی زەواجمانە کوڕە ئەی زواجی چی ئەی زواج من سێ مانگی دیکەیە ئەوەیە سێمانجیمایە ڕاست دەبێ ئەو مۆزوع ئەوە عید میلادی خۆتە کوڕە عید میلادمان مانگێکی دیکە وایە 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 ئەدی چیە مەوزوع ئەدی چێ دەتێم بگەینە ئەمن لە دوو نێڕانیە مێشکم بەو مۆزوعی مشغوڵە دەزانی چیە چیە داکەم جڵتە لێیدا یا ڕەبی خوایە زۆر مەمنون بە قوربانی دایکمت دەکەم بۆ دەخین لە دایکما ڕقم لێ نییە نە ئەدی چیە داکت چی لاتێ دەبێ دەی کوڕە خوازبێنی وا بۆ دێ بەڕاست یا ڕەبی خوایە زۆر مەمنون ماڵت ئاوابی خوایە هەزار زار شکر ئەو ڕەحمە گەورێت بەو عایلەیە کرد شەدبی جوانەکایەکی لە عاریدەم هەلا لە وێرت بۆ عێنا داستە جولوێرت ئالنا یاخۆ بە خێروێ خارە دەسێ ماجەکە مامە گیان بەڵا گەرەوە بکەن ئاوە عەزیەت نەبێ داوای لێبور ناکەم خارە گورەش ساقی پێوە نەمایە وەڵایتی مام بە پازات و ترافی قەڵەباڵەغە و دنیا گەرمە و تۆزێ شەکری تێ بکەن بە قورعان یەک فەردە شەکری شتێ یەک گول ساغ نافتەوە هەستە وەرە ژنێ وەرە پێت برێ ئەوە لەناو بەرداغە ئاوەچی دانی ئەوەندە شەکری شتێکە ناوێ ئەی نابێت دوو پرسیار لە زاوەکەم بکەمە منیش لە بابە ناتو لە مەسیدانانیشی لە مەزداونیشی مەسەکە تێک دەدەی با پۆت و مۆتی نەدەی با ئیشی داکە تێک دەچی بڕۆ بەدار شت برێ خۆی جوان کە میکازەشی لێدا چای بینتە ژێرە بڕۆ دەی یاخۆ بەخێر بێ دەسێ ماجەکە مامە گیان بەساخە بم یاخوا بیەوی یاخۆ بەخێر ئاوەدانت کردەوە بەڕاستی ڕاستاقی چاو مامە زۆر زۆر بەخێر بێ سەر چاوان ئەوەی ڕاستی بێ مامە هاتووم بکەی بە کوڕی خۆ استغفر الله استغفر الله ئەتو مامی منی گەورەی منی عزیزی منی ئەو ئیشە خێرەش ببی ئینشاءالله هەدەبیە گەورەی ئەو ماڵەی وەڵایتم حسابی باوکم بۆ تۆ کردووە سپاس دەکەم استغفر الله استغفر الله ئینشاءالله لەسەر خێران ئەگە ئەو ئیشە بوو باوەڕکە نییە پارود دەکەوتە ناوڕوونی بووکەخان چ بووکەخان پۆختە ڕۆختە باوەڕکەشی وها لێ دەنێ کەس ناتانی لێنێ یعنی یەک دۆڵمەی لێ دەنێ پەنجەی خۆت دەخۆ دەگەن بەس بۆ خوا مامە حەزم لە دۆڵمەی نییە من باشە مامە ئەتۆ حەزت لە چ خواردنەچێ وەڵاهی ئەوەی ڕاستی بێ حەزم لە هینە ئەوەکە مەقلوبە ئەو بزانە دڵت سافە دڵت سافە یەک مەقلوبەی دەکا گۆشتی مریشتی لەگە گۆشتی حیوانیا بەرامبەر یەک پێ دەکەنن حەزم لە بەتەوازن هەڵێک دەکەن باوەڕکە ئەو تامەی لە مەقلوبەی دەکەی نییە لەسەر و پێچیش ناکەی بەخوا حەیات ئینشاءالله ئینشاءالله